جارێکی دیکە قوتابیانی پۆلی 12 ئامادەی لە قەزای چەمچماڵ لە بەردەم بەڕێوەبرێتی پەروەردەی قەزاکە گرت بوونەوە و بە بەرزکردنەوەی دروشمی جیاواز داوای کەمکردنەوەی منهەجی خوێندن و دواخستنی کاتی تاقیکردنەوەکان و تێپەڕبوونی گشتیان کرد. خوێندکارانی پۆلی 12 سنووری چەمچەماڵ بەڕاستی خەرێکی زۆر گەورەمان لێ کراوە. ئەوەش ئێشتا منهەجمان تەواو نەکردو لە فیزیا و بیرکاری و زۆربەی بابەتەکان دوو بەند زیاترمان ماوە. هێشتا تەواومان نەکرد یان دخول عاممان بۆ بکەن وەزاری پەروەردە بەڕاستی ئێمە ئەوە شەمە ئیمتحانمان هەیە پێشەم ئیمتحان 20 هێشتا تەواومان نەکردەوە بەچی فریان کرد. سینەوە وەڵی هیچ جوابێکمان نەدراوەتەوە یعنی هیچ پەروەردەیش حسابی بۆ سنوور نەکردو و هیچ جوابێکی سنووری چەمچەماڵ نەدراوەتەوە. ئێمە وەکو قوتابیانی چەمچەماڵ پێویستە داواکاریەکانمان جێبەجێ بکرێت بەڕاستی ئێمە بە بۆنی جەنگی نێوان ئەمریکا و ئیسرائیل و ئێرانەوە کاتێکی زۆرمان لێ ڕۆیشتووە جگە لەو جەنگە ئێمە بە بۆنی لافاوەکە و مانگێکمان لێ ڕۆشتووە کە بە هەردووکیەوە نزیکەی ئەکاتە 50 ڕۆژ کە ئەمە زۆرە بۆ ئێمە تەنها 2 ڕۆژ گوزاری دواخراوەکە ئەم کاتە بەشی ئێمە ناکات پێویستە داواکاریەکانمان جێبەجێ بکرێت بە تایبەتی شاری چەمچەماڵ ئێمە جگە لەم جەنگە پێویست بە دخول عامی ئەکرد پێویست بوو دخول عاممان بۆ بکرێت یان وزاریمان بۆ دوا بخرێت بەڵێ بێگومان داواکاری سەرجەم قوتابیانە ڕاستە لەوانەیە نەیانتوانی بە هەمویان لێرە ئامادە بن چونکە لەم کاتە دەوام هەیە قوتابخانەکان کراونەتەوە هەمویان لێرە ئامادە نەبوون بەڵام ئێمە بەناوی هەموو قوتابیانی چەمچەماڵەوە لێرە ئامادەین و پێویستە داواکاریەکانمان جێبەجێ بکرێت بە هەموو شێوەیە. قوتابیان بەگردبوونەوە لە بەردەم پەروەردەنەوەستان و بەڕێپێوان لە ناو بازاڕی قەزاکە بەرەو شەقامی گشتی سلێمانی کەرکووک ڕۆشتن و سایدێکی ڕێگەکەیان گرت. ئەوان دەیانوت بەهۆی زۆری ڕووداوە نەخوازراوەکانی قەزای چەمچەماڵەوە زیاتر لە 50 ڕۆژ دەوامیان فەوتاوە و داوا لە وەزیر پەروەردە دەکەن بێتە سەرخەت و وەڵامیان بداتەوە. وەکو ئاگادارە شاری چەمچەماڵ کاتێکی زۆری لێ ڕۆشتووە بەهۆی ئەم لافاوەکە لە 9/12/2025 تاوەکو 2/1/2025 لە پشوو بوو و بەهۆی هەڵبژاردننی ئەندام پەرلەمانی عێراقەوە کە 10 ڕۆژ لە کاتمان گیرە و بەهۆی ئەم جەنگەوە 42 ڕۆژ کاتی خوێندکاران گیرا و کە وەکو ئاگادارین شاری چەمچەماڵ نزیکی 20 وانەیان زیاتری ڕۆشتووە لە چاو شارەکانی ترا و داواکاری ئێمە وەکو خوێندکارانی شاری چەمچەماڵ وەکو خوێندکارانی سنوورەکە داواکاریمان ئەوەیە یان دخول عاممان بۆ بکرێت یان کاتی وزاریمان بۆ دوا بخرێت ئەگەر جەنابی وەزیر دکتۆر ئالان حەمەسەعی پێی وایە کە ئێمە کەوینە گەرمای هاوینەوە ئێمە کێشەمان نیە خولی دووش هەر لە ناو هاوی ناکرێت. بەڕاستی ئێمە خەدرمان لێکراوە وەکو تەلەبەیەکی پۆلی 12 ئێمە ئەمانەوە منهەجمان بۆ کەم بکرێتەوە یاخود دخول عام بکرێت ئەگەر ئەو دوانشکە ڕێگەی تیانە بێ وامان پێ باشەکە 3 دەرس بکەوین داخلەبین بکرێتە 4 دەرس ئەکرێ ئەو یارمەتیشمان بن بەڵام ئێمە داوامان وایە وەزیری پەروەردە بێتە سەرخەت ئێمە بەڕاستی مافی خۆمانە چەمچەماڵ وەکو شارەکانی تر نییە. دوای داخستنی قوتابخانەکان بەهۆی شەڕی ئێران لەگەڵ ئەمریکا و ئیسرائیل وەزارەتی پەروەردە بۆ ماوەی تەنها 10 ڕۆژ کاتی تاقیکردنەوەکانی کۆتایی ساڵی دواخستووە ئەمەش نیگەرانی قوتابیانی بەشێک لە شار و شارۆچکەکانی هەرێم و بە تایبەتیش چەمچەماڵی لێکەوتۆتەوە. ڕەبین محەممەد کەناڵی پێیان چەمچەماڵ.